بەناوی خوای گەورەی میهرەبان بەنسبەت پەکەکە ئایا تیرۆریستەیان نا بخۆی ئەمە دەتوانین بڵێن کورد بەگشتی زلهێزان یان هەندێک لە وڵاتانی ئیقلیمی بەداخەوە زۆر جارن بەو مەبەستی خۆیان میلەتی کوردیان مەسەلەن بە تیرۆر لە قەلەمدایە تەنانەت تا ئاستی مخەریب لە کاتی ڕابردوو ئەنی هەر هێزێکی مەزلومی چەکداری کاتێک کە شاربەدەر ئەکرا یان خاکەکەی داگیر ئەکرا ناوێشان لێ ئەناجا بە تێکدەر مەسەن بە مخەریبین یان بە تیرۆر ئەو جۆرە وشانەیان بەکاردینان لە ڕاستیدا میلەتی ما چونکە خاک داگیر کراوە قەت تیرۆریست نییە و لەبەر هەندێش لە لیستی تیرۆردایە چونکە بەرگری لە مافی میلەتی خۆی ئەکا بەرگری لە خاچی ئەکا بەرگری لە مەزلومیەتی خۆی ئەکا قەنەعەتیشم وایە بەرژەوەندی زلهێزان وا ئەکات کە بۆ ڕازیکردنی دەوڵەتە ئیقلیمیەکان یان بڕێن وڵاتە ئیقلیمیەکان دایان خەنە لیستی تیرۆر. ئەگە بگەڕێنەوە لە ڕابردوو تەنانەت کەسایەتێکی وەکو غاندی یان برێم وەکو ماندێلا دەخرانە لیستی تیرۆر و تەنانەت پارتەکانیان چونکە بەرهەڕستی وەکو لایەنێکی معارەزە بەرهەرستی دەسەڵاتدارانیان کردیتەوە زیاتر کە تەماشا ئەکەین دەبینین بەداخەوە هەر معارەزە دەخرێتە لیستی مەسەلەن تیرۆر و یان کەسێک ئەگەر بەردێک ئەگەر حرکەیەک بکات دەیخەنە لیستی تیرۆر لە کاتێکدا ئەگەر لایەنی دەسەڵات لەو گۆی زەوی ئەبین ئەگەر قومبەرێشینەوەی بە شارێکدا بدا وێرانیشی بکە نایخەنە لیستی تیرۆر یعنی وا شەرعیەتی پێدەن بەڵام بەداخەوە دەبینی هێزێک کە بەرگری لە مافی میلەتی خۆی ئەکات دەیخەنە لیستی تیرۆر و ئەو زۆرە قسانەی پێدەن لە کاتێکدا دەبینین دەگەر یەکیان دائەنیشن و یان دەگەیان دائەنیشن و هەندێک جارگە کەتە سەر مەوزوعی خۆیان کەتە سەر بەرژەوەندی خۆیان جاروە هەیە موساڵەحە و یان زۆر شتی سەیر ئەبینین ئەگەر تیرۆریستە ئەی چۆن دانوستاندن و گفتوگۆ دەگەر تیرۆریست ئەکرێت. پێم وایە دەبی هەموو مرۆڤایەتی و بە تایبەتیش میلەتی کورد هەوڵ بدا هیچ کوردێک لە لیستی تیرۆر نەبی جا چ پەکەکەبی یان هەر پارتێکی کوردی ئەمە هەوڵ بدەین چونکە دەزان میلەتی ما میلەتێکی خاک داگیرکراوە مەزلومە بۆیە دەبی کاری لۆ بکەین و خودی پەکەکەش لەسەری پێویستە زیاتر بە خودداچنەوە بکە شتە جوانەکانی جوانتر بکە ئەگە شتێک بە ناوی ئەوان ئەکرێ کردەوەکی خراپ زوڵمێک ستەمێک لە پۆلیسێک لە کەسێک لە بەناوی وان تەنانەت زاروێ بە لیباسی وان هەندێک شتی نابەجێ ئەکرێ یان ئاگری فتنە و شەڕ لەلایەن خەڵکانی خۆش ئەکرێ دەبی خۆیان بسەلمینن کە ئەوان نینە و ڕێز لە هەر خەڵکانێک یان لە هەر سیستەمێک بگرن کاتێک کە لەوێ مەسەلەن لەوێ دەمینەوە بۆ نمونەوەکو هەرێمی کوردستان ئێمە دەبی ئیش لەسەرەوەی بکەین کە شەڕ نەبی لە هیچ گۆی زەوی لە هیچ شوێنێک چونکە شەڕ ماڵوێرانیە لە هیچ پارچەیەکی کوردستان لە هەر جێگایەکەبی شەڕ ماڵوێرانیە بخۆی ئێمەش لەسەرمانە پەیامی ئاشتی بڵاو بکەینەوە پەیامی برایەتی پەیامی مرۆڤایەتی پەیامی یەکڕیزی چونکە شەڕ وەکو گوتمان ماڵوێرانیە پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه وسلم لا تتمنوا لقاء العدو یعنی تەمەنا مەکەن و بەرهەڕستی دژمن ببنەوە یان شەڕ بکەن تووشی شەڕ ببن چونکە شەڕ ماڵوێرانیە ولەولاشەوە حتى تماشا ئەکەین مەسەلەی ئاشتی زۆر گرنگە لە قورئانی پیرۆزش خوای گەورە دەفەرمی یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم كافة سلم لێرەدا ڕاستە ئیسلامە بەڵام ئیبن عاشور دەفەرمی دوو معنە لە خۆی ئەگریەک هەم تەسمیلی فەرمانەکانی خوای پەروەردگار بن و لە نەهیەکان خۆ بە دوور بگرن و هەم لە لای دیکەش مصالحە لە بینی مسلمانان حتى خوای پەروەردگار دەفەرمی وئین طائفتان من المؤمنین اقتتلوا فأصلحوا بينهما ئەگەر دوو تایفەی مسلمان کە گوتمان مسلمانن دوو تایفەی مسلمانی شەڕیان کەتە نێوان سڵحیان لە بینی بکەن حتا لە تەواوی ئاەتەکەی دواتر دەفەرمی ئەگەر یەکێکیان زەفت نەبوو کورد گوتنی زیاتر سەرکێشی کرد یعنی ڕایگرن لێی مەگەڕن کە سەرکێشە بکە یعنی بەرهەڕستی بکەن هەتاکو دان پێداانێ بەوەی کە بێتەوە ناو ئاشتی حتا دواتر فەرمین جا هەنجینێ سڵحیان لە بینی بکەن و نادەتپەروەری نەکەن چونکە خوای پەروەردگار ئینسانی ناداتپەروەری خۆش ناوێ بەڵکو ئینسانی دادپەروەر و ڕێز لە ئینسانی مەسەن لە ئیسلامدا ڕێز لە ئینسانی دادپەروەر دراوە دادپەروەری پەیامەکی گرنگی مسلمانان و ئیسلامیشە لە ڕاستیدا دەفەرمی وعزەتی وجەلالی لەئەنسوڕەنەکە وەلەو بەعدە حین یعنی سوێن بە گەورەی و بە جەلالەتی خۆم بە عزەتی خۆم ئەی مەزلوم سەرت ئەخەم ئەگەر تاخیریش بێت چونکە مەزلوم
لە ڕاستیدا هەتا ئەگەر کافریش بگریمان خی گەورە سەری ئەخە لەبەر چ لەبەر عەدلی خۆی نەک لەبەر حوبی کوفرێ بەڵکو لەبەر عەدالەتی خۆی بۆیە پێم وایە بوونی ئاشتی هەم بۆ تورکیا مەسلحەتە هەم بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم بۆ کوردستان هەم بۆ خودی تورکیا تەماشکە ئەو هەم پارێزە بەلاحی لە جەنگ سەرف دەکات لەو کاتیدا ئەگەر بێت و جەنگ نەمینی دەستی ئاشتی درێژ بکە ئاشتی بەرقرار ببی هەردووچیان قازانجەکەن بە مەسلحەتی وانە و ئێمە و تەواوی گۆی زەویە لە ساڵ 2013 ئەوانە زۆر بە جوانی پرۆسی ئاشتی چ بۆ پێش بەڵام دیتمان دەستێک کەچی لێ کرد و پرۆسەی ئاشتی هەروەشاندەوە.